ئەیبۆنە ئەیبێتەوە ئەیبەمەوە ئەیباتەوە لە من وا هەستەکەم مەیباتەوانێ وا هەستەکە مێشکی باشە لەوێک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مهێنن هیچیە هەرچێ بچێ بەلای بەڵێ نەخێر ۆشتانە هەر بەکاری مێنن باشە باشە دەی نای بەڕستان ژینۆ ژینۆ خاڵۆژانە بچیەوە سەرقاڵی بە ئیش و کاری ناوماڵ و ئیشی خۆم و یاخوا لە ساڵ سەلامت وتی تا سەرگیریت کردەوەیە هاوسەرگیریم کردووە دوو مناڵیشت هەیە دوو مناڵمەیە چەند کچ و چەند کوڕ کوڕێک و کچێک یاخوا بمێنن بۆ یەک خوا لە دەسەنە ئیشەڵڵا لەگەڵم گەرمایە وەزای چۆنە وەڵی ڕاهاتووی عیبی نییە ئایبی نییە خوانەی بڕێ خوانەی بڕێ ئیشەڵڵا پێ دوایە بتوانانی ببیتەوە لە من ئەیبۆنە ئەیبێتەوە ئەیبەمەوە ئەیباتەوە لە من وا هەستەکەم مەیباتەوانێ وا هەستەکە مێشکی باشە بەس پێم بڵێن لەگەڵ سۆشیال میدیا بینتان چۆنە وەڵا باش. باشین چی زۆر بەکارێنن من فەیسبوک تۆ فەیسبوک ئەی تۆ وڵی من هەر فەیسبوک و ئینستاگرام ئەی لەگەڵ سناپا بینتان چۆنە یعنی من تۆزێ تۆ بەکاری نایێنی زۆر بەکەمی زۆر بەکەمی بەخوا بزانم لێمە بنەوە پێم بڵێن 964تان لای کردووە فۆلۆتان کردووە لایکمان کردووە لایکتان کردو چەند باشم یەکسە خەڵاتی خۆم دەستێ خۆش. زۆر سپاس بۆ بەژاریکردنتان دەستان خۆش بێ زۆر سپاس سپاس بۆ